دەوڵەتی مانایی ئەو دەوڵەتەی پێش مادەکان دەوڵەتی سەرەکی کوردستان بوون کێ بوون؟ لەگەڵمان بن. لە ساڵی ڕابردوودا مێژوویەکی وایان بۆ داڕشتوین کە تا ڕادێکی باش لە خۆمان بزر بووین. ئێمە ئەو چیرۆکە درۆیی نەمان قبوڵ کردووە کە دەستگا ئەکادیمیە جیهانیەکان بۆیان داڕشتوین. لە ئەنجامدا هەندێک جار تەنانەت بۆمان گران دەبێت بڕوا بکەین 2000 ساڵیش لەسەرم خاکە بوو بێتی. بەڵام کاتێک سەیری سەرچاوەکان دەکەین بە تەواوی شتێکی تر دەبینین. یەکێک لەو دەوڵەتانەی کە دەشێت بۆ چوونمان لەسەر مێژووی کورد بگۆڕێت دەوڵەتی مانایەکانە. ناوەندی دەسەڵاتی ئەم دەوڵەتە ناوچەی موکریانی ئەمڕۆ بووە. ئەم دەوڵەتە نزیکی 2900 ساڵ لەمەوبەر لە سەرچاوەکاندا ئاماژەیان پێکراوە و پێش مادەکان ئەمان دەوڵەتی گرنگی کوردی بوون. جا با بەیەکەوە سەیری سەرچاوەکان بکەین. جاین مانایەکان چێ بوون؟ مێژوویان چۆن بوو و پەیوەندیان بە کوردەوە چییە؟ مانایەکان هەرچەندە نزیکی 2900 ساڵ لەمەوبەر بۆ یەکەم جار ناویان تۆمار کراوە، بەڵام شوێنەوارەکانی وەک حەسەنلوو لە ڕۆژهەڵاتی کوردستان کە لە ناوچەی ئەواندایە زۆر لەو مێژووە دێرینتر بووە. وەک تۆماری ناوهاتنیان ئەوان لە نزیکەی 2900 ساڵ لەمەوبەر لە دەقەکاندا ناویان هاتوو. وەک پێشتر باسمان کرد، مانایەکان ناوەندی دەسەڵاتیان لە ناوچەی موکریاندا بووە و سەرچاوەی جیاواز ئاماژەی پێکردوون. لە سەرچاوە ئاشووریەکاندا خاکەکەیان بە خاکی مانایی ناوراوە. لای ئورارتوو بە مانانا و خاکەکەیان ئیبانە. مانایەکان لە ناوچەیەک بوون لە ڕۆژهەڵاتی کوردستان سەر و ناوچەی مادەکان، لەبەرەوەی کە لە سەرەتادا دەسەڵاتی مادەکان زیاتر لە باشووری ڕۆژهەڵاتی کوردستاندا بوو. پێش ئەوەی کە مادەکان وەک دەسەڵاتێکی گرنگ دەربکەون، مانایەکان دەوڵەتێکی دێرینی کوردی بەهێز بوون. ئەوان لە ڕووی شوێنەوە کەوتبوونە نێوان دوو هێزی نێیارەوە، دەسەڵاتی گەورەی ئاشووریەکان و دەسەڵاتی گەورەبووی ئورارتوو. ئورارتوو زیاتر وەک باو باپیرانی ئەرمەنیەکان دەردەکەون. ئورارتوو لە باکوور و ئاشووریەکان لە ڕۆژئاواوە لەسەر سنووریان بوون. لە کاتێکدا کە مادەکان لە باشووریان بوون و ئەو کات هێزێکی ئەوتۆیان نەبوو زیاتر لە یەکەی دەسەڵاتی بچووکی ناکاریگەر پێکات بوون. هەتا وەکو ئێستا قسەیەکی ڕوون لەسەر بنەچەی ناوی مانایەکان نەکراوە. بەڵام زمانی مادی هەندێک هاوکاری تێگەیشتنی ناوەکەمان دەکات. لە زمانی مادیدا وشەی مەنا ماناکەی دەبێتە هزر. بۆ نمونە وشەی لێکدراوی مادی بەرزی مەنا واتە هزر بەرز یاخود بەرزی مانە. هەروەها وشەی مانی بە هەمان شێوە مانای هزر دەدات. بۆ جۆرە مانای ناوەکەیان زیاتر ئەگەری ئەوەی هەیە کە خەڵکی هوشیار و ژیر بێت. ڕێکەوت نییە کە ناوی پێغەمبەرمانی لە مانای هزر دروست بوو. بۆ جۆرە ناوی ئەم دەوڵەتە ئەگەری ئەوەی هەیە کە مانای هوشیار و ژیر بێت. وەک پێشتر ئاماژەمان پێکرد، ناوەندی دەسەڵاتی ماناییەکان ناوچەی موکریانی ئەمڕۆ بووە. پایتەختەکان بە زیرتە یا ئیزرتوو ئاماژەی پێکراوە. دەشێت هەر زەردەش بوو بێت. زۆر جار لە دەقە کۆنەکاندا بە تایبەتیش کە بە زمانی ئاشووری تۆمارکرا بێت، هەندێک لە پیتەکان دەگۆڕێت. شوێنی ئەم پایتەختە بە نزیک سەقز و هەندێک جاریش بە نزیک بۆکان پێشنیار کراوە. ماناییەکان وەکو پێشتریش ئاماژەم پێکرد، ئەوان کەوتبوونە باکووری ناوەندی دەسەڵاتی مادەکانەوە. بەڵام زۆر جار کەوتبوونە کێشمەکێشمی نێوان ئورارتوو ئاشووریەکانەوە. پرسیارەکە ئەوەیە،
ئەگەر مانایەکان 2900 ساڵ لەمەوبەر لەسەر خاچی کوردستان و بێتن، ئایا بە کام زمان قسەیان کردووە؟ لە ڕاستیدا هیچ دەقێکی مانایەکان هەتاوەکو ئێستا نەدۆزراوەتەوە کە ئاماژە بە زمانی ئەوان بکات. ئەوەی کە لەوێ دۆزراوەتەوە دەقێکی ئارامیە کە لەلایەن مانایەکانەوە نووسراوە. دەقەکە لە تەپە قەڵایچی لای بۆکانەوە دۆزراوەتەوە کە دەقێکی کورتە بە زمانی ئارامی لەسەر بەرد نووسراوە و تەمەنی 2700 ساڵە. دەقەکە چەندێرێکی کورتە هەروەک لەم وێنەیەدا دەبینرێت. لە دەقەکەدا هەڕەشە و نەفرەت دەکرێت لە هەر کەسێک کە هەوڵ بدات ئەو چێلە بەردە بشکێنێت یان تێکی بدات و نووسینەکە ئەو کەسە ئاڕاستەی خوداوەندەکان دەکات کە لە کردەوەی لەو جۆرە تووشی نەفرەتی ئەوان ببن. ئەوەش بە ئامانجی پاراستنی کێلەبەردەکە بووە. لە ڕابردوودا زۆرینەی کێلەبەردەکان ئەم نووسینانیان لەسەر بووە. خەڵکی ڕابردوو دیارە کاریگەری ئەو نزایانەیان لەسەر بووە، بۆیە زۆربەی کێلە دێرینەکان بێ دەستکاری تا سەردەمی نوێما بوونەوە. زۆرجار تێکدانەکان لە سەردەمی نوێدا ڕوویانداوە. بەکارهێنانی زمانی ئارامی لەسەر کێلەکە بۆ ئەوە دەگەڕێتەوە کە زمانی بڵاوی ناوچەکە بۆ نووسین زمانی ئارامین بووە و ئەو زمانە سەردەمانێک بڵاوترین زمانی نووسینی ناوچەکە بوو. بەڵام لە ڕێگەی هەندێک لە ناوەکانیان و بەراوردکردنیان بە زمانی مادەکان ئەوە هەندێک لایەنی زمانەوانی مانایەکانمان بۆ ڕوون دەبێتەوە. بۆ نمونە یەکێک لە پادشاکانی مانایەکان ناوی ئازا بووە. هەروەها لە دەقێکی زمانی ئەکەدیدا ئاماژە بە مانایەکان کراوە بە شێوەی مانایکان و زمانەوەکانی بوارەکە پیان وایە کە ئەو ناوە ئەگەری ئەوەی هەیە کە بۆ ئاماژەکردن بێت بە مانایەکان. لە ڕاستیدا ئەو ئەگەرە زۆر بەهێزە. ئەوەش لەبەرەوەی کە ئامرازی بزوێن و کەی ناسین لە زمانی مادیشدا هەبوو و جگەلەوەی کە ئامرازی کۆی ئانیش هەبوو. کەواتە ئەو سەردەمە لە زمانی مادیشدا مانایەکان هەر ماناییەکانی کوردی داوە. هەروەها ناوی پیشەی وەک وستار ڕیبەر بە مانای فۆرمەنی ئینگلیزی وەرگێڕاوە کە ڕێک مانای وەستای کوردی هەیە. هەرچەندیشە هەندێک خەڵک گومانیان لەمە هەیە، بەڵام زادۆک کە زمان ناسێکی بەناوبانگی جیهانی بوارەکەیە بەڕوونی وشەکەی بە فۆرمان لێکداوەتەوە، هەروەک لەم دەقەدا دەبینرێت کە وشەی فۆرمان مانای وەستای کوردی دەدا. هەروەها ناوی بەگداتی ناوی دەسەڵاتدارێکی مانایی بووە. ئەم وشەیە ڕێک مانای بەگزادە دەدا لەبەرەوەی کە لە ناو مادەکانیشدا بەگزاتە هەر مانای بەگزادەی کوردی داوە. دەبێت بیرمان نەچێت هۆکاری گۆڕینی هەندێک لە پیتەکان بۆ ئەوە دەگەڕێتەوە کە ناوەکان بە زمان و نووسینی ئاشووری تۆمارکراون کە وەک ئەوە وایە ناوی کوردی بە زمانی عەرەبی تۆمار بکرێت. هەروەها یەکێک لە پادشاکانیان ناوی دیاکۆ بووە کە لە هەمان کاتدا ناوی دامەزرێنەری دەوڵەتی مادەکان بووە و لای هوریەکانیش لە کەرکووک پێشتر ناوەکە تۆماری هەیە. تەنانەت لێکۆڵەران ئەگەری ئەوەیان داناوە کە ئەو دیاکۆیی کە بە باوکی دەوڵەتی مادی دادەنرێت هەر هەمان دیاکۆی مانایەکان بێت لەبەرەوەی کە نزیکی هاوسەردەمی دیاکۆی مادی بوو. جگەلەوە ناوی شوێنێکی وەک شواندۆڵی مانایەکان بەڕوونی شوانە دۆڵی کوردیە. ئەوەی مایی سەرنجە و پشتگیری لە دێرینی ناوە لێکدراوەکە دەکات. ئەگەر ناوی شوانە دۆڵ وەربگێڕێت بۆ زمانەکانی سۆمەری و ئینگلیزی و ئەڵمانی، ئەوە ئەو پەیوەندیە زمانەوانیەشمان بۆ دەردەکەوێت و جارێکی تر دەری دەخات کە زمانی کوردی چەند دێرینە. زمانی مانایی شواندۆڵ، سۆمەری شوبدوڵ، کوردی شوانەدۆڵ، ئینگلیزی شەپەردێڵ، ئەڵمانی شافەرتاڵ. بەداخەوە جگەل لە چەند ناوی کەس و شوێنێک شتێکی ئەوتۆ لە زمانەکان نازانێت. هەرچەندە بەگشتی زۆر کەس لەژێر کاریگەری لێکۆڵینەوەکانی 100 ساڵی ڕابردوو لەسەر کورد تێگەیشتنێکی هەڵەی لەلا دروست بووە لەسەر مێژووی زمانی کوردی، بەڵام سەرچاوەکان شتێکی ترمان پێدەڵێن. بۆ نمونە زیاتر لە 2000 ساڵ لەمەوبەر ئاماژە بە کێلەشین دەکرێت کە ناوچەیەکە پێشتر لەژێر دەسەڵاتی مانایەکاندا بوو و ئەمڕۆژ هەر ناوی کێلەشینە و هەمان مانایی 2000 ساڵ لەمەوبەری هەیە و دەشێت لە پێش 2000 ساڵیش هەر هەبوو بێت. هەروەها نزیکی 2000 ساڵ لەمەوبەر
لە ناوچەی دێرینی ژێردەسەڵاتی مانایەکاندا خێڵێکی وەک سەرەپەڕەیی کە سەر بە سراکیەکان بووە و بە پێیسرابۆ لە نێوان گۆران و مادەکاندا بووە، ناوی تۆمارکرا و مانای ناوەکەش بە سەرپەڕێنی کوردی لێکدراوە. سەرەپەڕێی ناوێکی لێکدراوی ئالۆزە لە هەردوو وشەی بنەڕەتی سەر و پەڕ دروست بووە بە زیادکردنی بەشەکانی تری زمان. ئەوەی مایی سەرنجە کە پێکهاتەی سەرەکی وشە لێکدراوەکە بریتیە لە ڕێگی دوو وشەی سەر لەگەڵ پەڕ، هەردووکیان دوو وشەی کوردین و ئەمڕۆ بەکاردەهێنرێت. وشەی پەڕ یاخود پەڕین لە زمانی کاری لوڤی و هیتیشدا بە هەمان مانادێت و وشەی سەر لە زمانی مادیدا هەمان مانای هەبوو، لە زمانەکانی سۆمەری هیتی هوری لوڤیدا ماناکەی دەردەکەوێت. گەر تۆزێک لەوێش بەرە و نزیک تارانی ئەمڕۆ نزیک بینەوە کە ناوچەی مادەکان بووە لە ڕابردوودا، لەوێ زنجیرەچیای ئەلبورز هەیە کە لە ئاڤێستادا ناوەکەی بە کوردیەکی ڕوون بە شێوەی هەرەبەرزایەتی تۆمارکراوە. هەرەبەرزایەتی لە کاتێکدا کوردی نوێیە لە سەردەمی مادەکانیشدا لەو ناوە گەیشتون، واتە دەشێت ناوەکە هیچ سەردەمی مادەکان بوو بێت. بە تایبەت ناوێک ئەگەر لە ئافێستادا تۆمارکرابێت ئەوە دەشێت تەمەنی زیاتر لە 2000 ساڵ بێت. جگە لە هەموو ئەوانە مانایەکان هاوسەردەمی مادەکان بوون. ئەو ژمارە وشەیەی کە لە زمانی مادی بەجێماوە زۆرینەی کوردی نوێن، کەواتە ئەگەر مادەکان زمانەکان کوردی بوو بێت ئەوە دەری دەخات کە زمانی مانایەکانیش هەر کوردی بوو و جیاوازیەکە تەنها زاراو بووە. لە بەرنامەی تایبەت بە مادەکاندا بەشێک لەو وشانەمان خستۆتە ڕوو. یان بۆ نمونە لە ساڵی 1930 پێش زایندا ناوی سەرکردەیەکی ناوچەی مادەکان بە میتراکو تۆمارکراوە، لە کاتێکدا کە ناوی هۆزێکی کوردی لە سەرچاوە ئیسلامیەکاندا بە مهێرکی تۆمارکراوە. لە ڕاستیدا ئەو دوو ناوە کە هەردووکیان نازناوی میتراین هەمان ناون، تەنها جیاوازی ئەوەیە یەکەمیان ناوی سەرکردەیەکی مادی بوو و پێش 2700 ساڵ لەمەوبەر لە سەرچاوەی ئاشووریدا تۆمارکراوە و ئەوەی دووهەمیان نزیکی 1000 ساڵ لەمەوبەر و لە سەردەمی ئیسلامدا بە عەرەبی تۆمارکراوە کە دیسان بەردەوامی کورد و زمانەکەی دەسەلمێنن، جا ئەوە لە ناوچەی دەسەڵاتی مادی یان مانایەکاندا بوو. ئەم نمونە زمانەوانیە هەمە جۆرانە بەڕوونی دەری دەخەن کە 2700 ساڵ لەمەوبەر کوردی بە شێوەی دێرینتری لە کوردستاندا قسەکراوە نەک زمانی تر، واتە مانایەکان بە کوردی دوان، بەڵام کوردیشی دێرین کە پادشا و کەسایەکانت ناویان ئازا و بەگزاتە و میسراکی بێت و شوێنەکانت شوانە دۆڵ بێت و نزیک کێلەشین و هەرەبەرزایەتی و سەرەپەڕەیەکان بێت، گومان نامێنێت کە ئەو زمانە کوردی دێرین. هەر وەک ڕوون بووە چەندین ناوی تەمەن 2000 ساڵە هی شوێن هۆس چیا لە ڕابردوودا بە کوردی نوێ بووە. ئەمە جگە لە فەرهەنگی زمانی مادی کە بەشێکی زۆری وشەکان لەو زمانەدا هاوشێوەی کوردی نوێ بووە. لەبەرەوە نابێت لامان نامۆ بێت کە مانایەکان بە کوردی دێرین قسەیان کرد بێت لە کاتێکدا کە ئەوان هاوسەردەمی مادەکان بوون. سەرڕایەوە ئێمە بۆ ئەوەی لە قوڵایی مانایەکان بگەین ڕوبەڕووی هەندێک کێشە دەبینەوە. یەکێک لەو کێشە جدیانە ئەوەیە کە سەرچاوەکان لە ئورارت و ئاشووریەکانەوە هاتوون. ئەم دوانە هەردووکیان نیاری مانایەکان بوون و زۆر جار لە جەنگدا بوون لەگەڵیاندا. لەبەرەوە ئێمە لە ڕێگای ئەم سەرچاوانەوە ناتوانین مانایەکان باش بناسین. ئێمە نازانین پاشایی مانایەکان چی گوتووە و مانایەکان ڕوانگەیان بۆ ژیان چۆن بووە. بەڵام لە ڕێگەی هەندێک نامەگۆڕینەوەی نێوان مانایەکان و ئاشووریەکانەوە هەندێک لایانی کۆمەڵاتی ئەم دەوڵەتە دەکەوێتە. هەندێک لە نامە دیبلۆماسیەکانی مانایەکان هەیکەلی حکومڕانی شانشینەکە دەخاتە ڕوو کە ئاماژە بەوە دەکەن
پادشایەتی میراگری بووە و هەروەها پاشا دەسەڵاتی لەگەڵ ئەنجومەنی پیراندا بەشکرد بوو. لە دەقێکی ئاشووری داهاتووە کە پاشای مانایی بەیاوەری کەسە گەورەکان، پیران، ڕاوێژکاران، کەسوکار، دەسەڵاتدار و سەرکردەکان کە بەرپرس بوون لە وڵاتەکەی. واتە دەسەڵات لای پاشایی مانایی ڕەها نەبوو و لەگەڵ دەسەڵاتدارە ناوچەیەکان و ئەنجومەنی پیران و ئەوانی تردا بەشکرا بوو. بە پێچەوانەوە لای ئاشووریەکان دەسەڵات بەگشتی لای پاشای ئاشووری قۆرغ کراب. ئەو سیستەمە ناسەنتەریەی مانایەکان پێکهات بوو لە یەکێتیی لاوازی کۆمەڵێک دەوڵەتەشە کە تایبەتمەند بوو بە سۆمەری، پووری، مادی، گوتی و خەڵکە ڕەسەنەکانی تری کوردستانی دێرین. تەنانەت ئیمپراتۆریەتی ئەیوبی کوردی پەیڕەوی سیستمێکی هاوشێوەی دەکرد. لەو سیستەمەدا خەڵکی وڵاتی مانا دەسەڵاتی زیاتریان هەبوو کە بەکاری بێنن. بۆ نمونە کاتێک کە خەڵکی مانا ناڕازی بوون لە پاشاکەیان بە ناوی ئاهشێری، خۆی و خێزانەکان لە ڕاپەڕینێکدا لەناو برد. لایەنی نەرێنی ئەو سیستەمە ناسەنتەری ئەوە بوو کە دەرفەتی دەدا بە شانشینەکانی دراوسیان کە بە ئاسانی دەست بخەنە کاروباری وڵاتی مانایەکان. هەردوو ئورارت و ئاشوور ئەوەیان دەکرد و ئەوە یەکێک لە هۆکارەکان بووە کە مانایەکان پاشا و شانشینێکی بەهێزیان نەبووە بە بەراورد بە ئاشووری و ئورارت. شانشینەکە دابەشکرا بوو بەسەر چەند ناوچەیەکدا. بۆ نمونە سوونی کە لە نزیک تەورەز بووە، شارێکی گرنگی ئەوان بوو و دواتریش لە سەردەمی ئیسلامدا پایتەختی دەوڵەتی ڕەوادی بوو. هەروەها پەردە کە دواتریش لە سەردەمی ئیسلامدا ناوەکەی بە بەردەعا بوو و شارێکی گرنگی دەوڵەتی ڕەوادی کوردی ئازەربایجان بوو. دەوڵەتی مانایەکان سەردەمانێک ناوچەکانیان زۆر فراوان بوو، قەڵەمڕەویان بەرەو دیالە و شارەزوور ڕۆشتووە و لە ڕۆژهەڵاتیژەوە زۆربەی ئازەربایجانیان بەدەستەوە بوو. بەڵام زۆر جار لە جەنگدامون لەگەڵ ئورارت و ئاشووریەکاندا. ماوەیەکیش لە بەرژەوەندی هەردوو لا ڕێکەوتنیشی درێژخایانیان لەگەڵ ئاشووریەکاندا کرد. وەک پێشتر ئاماژەمان پێکرد، زۆربەی سەرچاوەکان لە ئەرشیفی ئورارت و ئاشووریەوە هاتوون. ئەم دوانە هەردووکیان ناری مانایەکان بوون. لەبەرەوە ناتوانن وێنێکی ڕوون لەسەر مانایەکانمان بخەنە بەردەست. بەڵام مادەکان چەندین سەرچاوی یۆنانی و هەروەها سەرچاوی جوو و سەرچاوی تریان لەسەر هەبوو. لەبەرەوە پێش دۆزینەوە شوێنەواریەکان و خوێندنەوەی تاتەقوڕەکان مادەکان ناسرا بوون. بەڵام مانایەکان تەنها دوای ئەو دۆزینەوانە ناسران. لەبەر ئەم هۆکارە هێشتا مانایەکان باش نەناسراون. ئەمە جگە لەوەی کە تاکو ئێستا دەوڵەتێک پشتگیری لە لێکۆڵینەوە زانستیەکان لەسەر مانایەکان نەکردووە. ئەمانە هەمووی هۆکار بوون بۆی هەتاوەکو ئەمڕۆ مانایەکان بەباشی نەناسران. خۆشبەختانە شوێنەوارە مانایەکان هەندێک زانیاریمان پێدەدەن. لە سەرەتای سەدەی 20ەمەوە لێکۆڵینەوەی باش لەسەر شوێنەوارە مانایەکان کراوە. ئەم شوێنەوارانە هەندێک لایەنی تەلارسازی کۆمەڵایەتی و هونەری مانایەکان دەخەنە ڕوو. یەکێک لە شوێنەوارە گرنگەکانی مانایەکان بریتیە لە شوێنەواری زێوەی نزیک سەقز. لە سەدەی ڕابردوودا چەند کنە و پشکنینێک لەوێ کراوە و ئەنجامی زۆر باشی هەبووە. لەوێ کاری هونەری سەر سوڕهێنەری زێر و مس و زی و ئاچ دۆزراونەتەوە. ئەمانەی دەیبینن ئەو پارچە شوێنەواریانەی ئەو ناوچەیە. بۆ نمونە ئەمانە کاری هونەری و دەستی زێر و کانزان دەبینرێت، وردەکاریەکی زۆر و ئاستێکی باڵای هونەری دەبینرێت کە دەری دەخات مانایەکان خەڵکانێکی فەرهەنگ دەوڵەمەند بوون و هەندێک جار لە ڕێگای ئەو کارانەیانەوە بابەتە ئاینەکانیشیان دەکەونە ڕوو. ئەمانە نمونەی هەندێک کاری ئەوانن لەسەر حاجی فیل دروستکراون. ئەمانەی دەیبینن کاری گڵێنە و سیرامیکی مانایەکانە کە وەک سەرنجە درێن ڕنگ و نەخشی نایابیان لەسەرکراوە. لەم چەند ساڵەدا هەندێک گومان لە ناو شوێنەوارناسان دروست بووە لەوەی کە ئەگەر ئەم پارچانە هەمووی لە زێوەوە هاتبێت لەبەرەوەی بەشێکی باشی کنە و پشکنینەکان لەلایەن خەڵکی ئاساییەوە کراوە وەک لە شوێنەوارناسان.
هەروەها یەکێک لە شوێنەوارەکانی تر شوێنەواری حەسەنلووە کە دەکەوێتە نزیک شاری نەغەدە لە ڕۆژهەڵاتی کوردستان. ئەم شوێنەوارە تەمەنی دەگەڕێتەوە بۆ نزیکی 2100 ساڵ پێشزاین و بەردەوام ژیانی تێدا بووە. بەڵام دەوڵەمەندترین قۆناغی سەدەی دێم و نوێمی پێشزاینە. دواتر لە ساڵی 800 پێشزایندا واتە 2800 ساڵ لەمەوبەر هێرشی کراوەتە سەر و خەڵکەکەی کوژراوە و شوێنەکەش سوتێنراوە. دوژمنێک ئەگەر ئاشووریان ورارتوو بوو بێت چووەتە سەریان و ڕەشە کوژی کردوون. زۆر لە مردووەکان لەوێدا بەجێ هێڵراون. دواتر دیسانەوە شوێنەکە دروست کراوەتەوە و هەموو ئەو ڕووداوانە لە شوێنەوارەکەدا دیارە. لەم شوێنەوارەدا ئێسکە پەیکەری دوو کەس لە تەنیشت یەکەوە هەن کە جێی کوشتنیان پێوە دیار نییە و لە جیهاندا بە ئەویندارەکانی حەسەنلوو نێوبانگی دەرکردووە و شێوەی دانانیان بە یەکەوە کە وەک ئەوەی ماچیان کردبێت سەرنجی خەڵکی بۆ بابەتەکە ڕاکێشاوە. ئەم بابەتە لە جیهاندا قسەی زۆر لەسەرکراوە. سەرڕایەوە زانایانی بوارەکە بە شێوەیەکی زانستی و لە دەرەوەی ئەو مانە سادەیەدا لێکۆڵینەوەی لەسەر دەکەن. حەسەنلووش وەک شوێنەوارە مانایەکانی تر زۆر دەوڵەمەندە بە کاری هونەری. ئەمانە هەندێک نمونەی کاری زێڕ و کانزان. ئەمانە هەندێک نمونەی کاری گڵ و سیرامیک. ئەمانەش چەند نمونەیەکی تری کاری هونەری مانایەکانە کە ئاستێکی بەرزیان لەو بوارەدا دەردەکەوێت. شوێنەوارێکی تریش هەیە بە قەڵایچی ناسراوە کە نزیکی بۆکانە. لەوێ دەقێکی ئارامی سەربەرد و چەندین پارچە شوێنەوار دۆزراوەتەوە. ئەوەی قەڵایچی بە تایبەت ئەو کارە سیرامیکیانەیە کە لەسەر خشت کراون و بەکارهێنانی ڕەنگەکان لە ئاستێکی هونەری بەرزدا هەروەک لەم خشتانەدا دەبینرێت. ئەمانە لەگەڵ ئەو کارە هونەریانەی تر دەتوانن ببنە کەرەستەی بناغەیی بۆ بنەچە و مێژی هونەری کوردی. ئەمانەی هەڵبژێرابوون تەنها لە 3 شوێنەواری ناوچەی مانەیەکانەوە بوون. ئەوان چەندین قەڵا و شوێنەواری تریان لێ بەجێماوە کە هەریەکەیان جیهانێکی هونەری و فەرهەنگی مانایەکان دەخەنە ڕوو کە یەکێک لە باو باپیرانی دێرینی کوردن. وەک بینیمان ئاستێکی هونەری بەرز و فەرهەنگێکی دەوڵەمەند دەرکەوت کە نیشانی دەدات مانایەکان شارستانێتێکیان لەسەر خاکی کوردستان دامەزراندووە. ئەوەی مای سەرنجە ئەم شوێنەوارانە هەمووی پێش دەرکەوتنی فارسن وەک شارستانیەت کە ئەمڕۆ ڕۆڵێکی گەورە و نادروست و ناواقعیان لە مێژوودا بۆ دروستکردون. ئەم شوێنەوارانە هەمووی ئەوە دەسەلمێنن کە باو باپیرانی دێرینی کورد لە چه ئاستێکی هونەری و فەرهەنگیدا بوون. سەرڕایەوە ئێمە هەتاوەکو ئێستا باسی لایەنی شوێنەوار زمان و چەند لایەنێکی ترمان کردووە. بەڵام بابێکەوە بزانین ئەم شارستانیەتە متمانەی کردووە سەر چ جۆرە ئابوووریەک. ئابووری مانایەکان متمانەی دەکردە سەر ئاژەڵداری ڕەشەوڵاخ، مەڕووماڵات و ئاژەڵی بارەبەر. هەروەها کشتتوکاڵیش بەشێکی گرنگی ئابووری ئەوان بوو. مانایەکان گەنم، جۆ، ترێ و بەرهەمی تری کشتتوکاڵیان هەبوو. گەنمی ئەوان لە تەوراتدا وەک جۆرێکی بەنرخ ئاماژەی پێکراوە و دیارە ئەوان گەنمیان بۆ ناوچەی جیاواز ناردووە هەر لەبەر ئەوەشە کە لە تەوراتدا ئاماژەی پێکراوە. هاوشێوەی خەڵکە دێرینەکانی تری کوردستانی وەکو ماد، میتانی و کاشیەکان بەخێوکردنی ئەسپ بەشێکی گرنگ بووە بۆ ئابووری مانایەکان. ئەوان جگە لەوەی کە ئەسپیان لە جەنگ و گواستنەوەدا بەکارهێناوە، ئەسپی شیان فرۆشتووە بە ناوچەکانی دەوروبەریان. وەک پێشتر ئاماژەمان پێکرد، نزیکی 2900 ساڵ لەمەوبەر لە سەرچاوی ئاشووری و ئورارتوودا ئاماژە بە مانایەکان کراوە.
لە ڕێگای ئەم سەرچاوانەوە ئێمە ئاشنایی مێژوویەکی سادەی ئەم دەوڵەتین. جابا بەیەکەوە بزانین مێژووی مانایەکان چۆن بووە. مێژووی سەرەکی مانایەکان بەهۆی سروشتی سەرچاوەکانەوە کە ئاماژەمان پێکرد زیاتر هی جەنگە لەگەڵ دوو هێزی ئاشووری و ئورارتو. هەندێکیشیان نامەی فەرمین. ئەو سەرچاوانە تاگلایەنن لەبەر ئەوەی هەتاوەکو ئێستا سەرچاوەی مانایەکان خۆیان نەدۆزراوەتەوە هەتاوەکو بتوانرێت تێگەیشتنێکی باشتر سەبارەتیان دروست ببێت. وەک پێشتر ئاماژەی پێکرا مانایەکان پێشتر لەو ناوچانەدا حکومڕانیان دەکرد پێش ئەوەی کە سەرچاوە ئاشووریەکان لە سەدەی نۆمی پێشداینەوە ئاماژیان پێ بکەن. ئاماژە پێکردنەکان زۆربەی هێرشی سوپای ئاشووریە بۆ سەر ناوچەکانی ئەوان. ئەوە لەبەرەوەی کە بەشێک لە ئابووری ئاشووریەکان تاڵانی بوو. ئەوان بەردەوام ساڵانە سوپاکان هێرشی دەکردە سەر ناوچەکانی دەوروبەریان و لەوێ تاڵانێکی زۆریان دەکرد. دەوڵەتی مانایەکانیش یەکێک بوو لەو شوێنانە. لە سەدەی نۆمی پێشزایندا چەندین جار ئەو هێرشانە کران و بەرەو کۆتایی سەدەی نۆهەم مانایەکان باجیان دەدا بە ئاشووریەکان. لە باکووریشەوە لە جەنگدا بوون لەگەڵ ئورارتو ئەمە دەوڵەتەکەی ماندوو کردبوو. بەڵام مانایەکان وردە وردە بەهێزتر دەبوون و بەرهەڵستی دوژمنەکانیان دەکرد. لە سەدەی هەشتەمدا لەژێر پادشایەتی ئێرەنزوودا ئەوان دەسەڵاتیان بەهێزتر بوو لەژێر باش دەرچوون. بەڵام زۆری نەخان لەبەرەوەی کە ئاشووریەکان هێرشیان بۆ بردن و شاریان خستە سەر ئێرەنزوو ڕێکەوتن کرا کە باج بە ئاشووریەکان بدەنەوە. هەرچەندە ڕێکەوتنەکە سوودی بۆ ئێرانزووش هەبوو لەبەرەوەی کە ئەوان پێویستیان بە هاوکاری ئاشووری بوو بەرامبەر بە هێرشی دوژمنەکانیان لە باکوورەوە. بەو جۆرە پاشای ئاشووری دواتر هاوکاری مانیەکانی کرد و لە جی ئورارتو کەوتە جەنگ. ئەوەش لەبەرەوەی کە ئورارتو دوژمنێکی هاوبەشی هەردووشیان بوو. لە دوای کۆچی دوایی ئێرانزوو ئازای کوڕی بوو بە پاشای مانایەکان. ئورارتو لە هەوڵی پێلانگێڕیدا بوو بۆ لاوازکردنی مانایەکە. ئەوان هەوڵیاندا لە ڕێگەی هەندێک لە حکومڕانە ناوچەکانی ناوچە سنووریەکان لەگەڵ ئورارتو کە دژی پادشای مانایی ئازا هەڵگەڕێنەوە و بۆ جۆرە لەو هەڵگەڕانەوەیدا ئازا لەلایەن حکومڕانە هەڵگەڕاوەکانەوە بەدیل گیرا و دواتر کوشتیان. دوای ئەوە برایەکی ئازا بوو بە پاشای مانایەکان. پاشای مانایی لەو سەردەمەدا پەیوەندیکی بەهێزی لەگەڵ ئاشووریەکاندا هەبوو. لەبەر ئەوە ئورارتو چەندین جار لە هەوڵی داگیرکردن و لاوازکردنی دەوڵەتەکەیاندا بوو. لە ساڵی 1950 پێشزایندا پاشای ئورارتو ڕووسە 32 قەڵای مانایەکانی گرت و دەسەڵاتداری نوێی لە جیاندانە. سەرجۆنی ئاشووری هاوکاری مانیەکانی کرد لە گەڕانەوەی ئەو 22 قەڵایەدا لە دەست ئورارتو. لە ساڵی دواتردا بە ئامانجی لاوازکردنی ئورارتو ئاشووری و مانیەکان هێرشیان کردە سەر ئورارتو. سەرەتا ناوچەدا گیرکراوەکانی خۆیان گرتەوە و دواتر پەرستگەی گرنگی خوداوەند هاڵدیان لە شاری موساسیر وێران کرد. ئەو شەڕە شکانێکی هێندە گەورە بوو بۆ ئورارتو. لە ئەنجامدا پاشا ڕووسە لە داخی ئەو شکانە گەورەیە خۆی کوشت. بەو جۆرە ئۆرارتو لە باکوورەوە بە شێوەیەکی بەرچاو لاوازکرا. لە ئەنجامدا دەوڵەتی مانا خۆی جێگیر کرد و پێگەی وەک شانشینێک زۆر بەهێزتر بوو. ئەمە وای کرد مانایەکان بڕوایان بە خۆیان زیاد بکا و بە شێوەیەک کە بەرامبەر بە ئورارتو ئاشووریەکانیش دەوەستانەوە و تەنانەت دواتر چەند قەڵایەکی ئاشووریشیان گرت. دوو پادشای ئاشووری سەنحاریب و سەرحەدۆن هەڵمەتی سەربازیان لە دژی مانایەکان دەست پێ کرد بێ ئەوەی کەشتێکی ئەوتۆ بەدەست بێنن. لە هەمان کادا مانایەکان هاوپەیمانیان لەگەڵ مادەکاندا بەست لە دژی ئاشووریەکان. ململانەکان لە نێوان ئاشووری و مانایەکاندا بەردەوام بوو. بەڵام وردە وردە ناوچەکە بەرەو گۆڕانێکی گەورە دەچوو لە بەرژەوەندی کورد. لە ساڵی 612 پێشزایندا ئاشووریەکان لەلایەن سوپای هاوپەیمانی ماد و بابلیەکانەوە شکان. دوا بەدوای ئەوە وڵاتی مانایەکان خرایە سەر ئیمپراتۆریەتی ماد. دوای ڕوخانی ئاشووریەکان شتێکی ئەوتۆ لە سەرچاوەکاندا سەبارەت بە مانایەکان نابیسرێت. دەشێت بە شێوەیەکی سەرەکی هۆکارەکەی ئەوە بێت
کە مانایەکان هەمان بنەچەی زمانەوانی و کولتوریان لەگەڵ مادەکاندا هەبوو بێت. ئەوان هەردووکیان حکومڕانی کورد بوون کە حکمی ناوچەی جیاوازی کوردستانیان دەکرد. بەو جۆرە دەوڵەتی مانایی بوو بە بەشێک لە ئیمپراتۆریەتی مات. وردەکاری ئەم تێکەڵبوونە لە سەرچاوەکاندا ڕوون نییە، بەڵام دواتر نزیکەی 2000 ساڵ لەمەوبەر لە سەرچاوە یۆنانیەکاندا کاتێک کە ئاماژە بە وڵاتی مات دەکرێت دوو ناوچە ناوی دەهێنرێت. یەکێکیان میدیای گەورە، ئەوی تریان میتیای ئاتەرپاسیان یاخود میدیای بچووکیشان پێدەگوت. هۆکاری ئەم جیاکردنەوە بۆ ڕابردووی دەوڵەتی مانی دەگەڕێتەوە لە ناو ئیمپراتۆریەتی ماتدا. وەک ئاماژەی پێکرا هۆکارێک هەیە بۆ بوونی دوو میدیا، میدیای گەورە و میدیای بچووک. لە ڕاستیدا میدیای گەورە بنکەی سەرەکی و پەیدابوونی مادەکان بوو، بەڵام میدیای بچووک بە ئاتەرپاسان یاخود ئازەربایجانیش دەناسرا لە بنەچەدا وڵاتی مانایەکان بوو. دوای ئەوەی کە ئیمپراتۆریەتی فارسی لەلایەن یۆنانیەکانەوە شکێنرا، لە ناوچەکەدا بەگشتی تەنها پاشا کە شەرعێتی مێژووی هەبوو پاشای مادەکان بوو. ئاتەرپاس پاشایەکی منەچەمادی بوو، هاوپەیمانی ئەسکەندەری مەقدونی بوو. بۆی ئەسکەندەر تەنها دەوڵەتی سربەخۆ کە هێشتی لە ناوچەکەدا هەبێت میدیای بچووک یاخود میدیای ئاتەرپاسیان یاخود ئازەربایجان بوو. ئەو دەوڵەتە بە ناوی پاشا مادیەکەیەوە نامرا کە ناوی ئاتەرپاس بوو. بەو جۆرە وڵاتی مانایەکان لە سەدەی چوارەمی پێشزاینەوە ناوەکەی گۆڕا بۆ ئاتەرپاسیان و لەو کاتەوە تاجی پادشایی مادەکان برایە ئەوێ و بنەماڵەی پادشایی مادەکان لەبێوە حکومڕانیان دەکرد. هەر لەبەرەوەشە کە پێی گوتراوە میدیای ئاترۆپاتیان بە ناوی ئەو پاشا کوردە مادیەوە. لە ڕاستیدا مێژوونووسی ئەرمەنی موسای خۆرێن ئاماژە بەو ڕاستیە دەکات. ئەو لە سەدەی پێنجەمی زاینیدا ئاماژە بەوە دەکات کە مادەکان دوای ڕوخانیان لەلایەن فارسەکانەوە چوونەتەوە ئەو ناوچانە و خەڵکی ئەو ناوچانە لە سەدەی پێنجەمی زاینیدا هێشتا دەماودەم ئەو چیرۆکیان گێڕاوەتەوە. واتە وڵاتی ئازەربایجان لە میدیای ئاترۆپاتیانەوە دروست بووە کە ئەویش بنەچەکەی دەگەڕێتەوە بۆ وڵاتی مانایەکان و دواتر لە سەردەمی ئیسلامدا ئاتەرپاسیان کرایە ئازەربایجان. بەو جۆرە ڕاستە دەوڵەتی مانایی بوو بە بەشێک لە ئیمپراتۆریەتی مادەکان، بەڵام دواتر لەگەڵ گۆڕانکاری ناوچەکەدا کورد لە وڵاتی ماناییدا بە شێوەی ئاتەرپاسیان یاخود ئازەربایجان نزیکی 2400 ساڵ ئەوان خۆیان دروست کردوتەوە و خۆیان دامەزراندوتەوە. واتە ئاتەرپاسیان یاخود ئازەربایجان لەسەر بناغەی دەوڵەتێکی دێرینی کوردی دروست بووە کە بە دەوڵەتی مانایەکان دەناسرا. لە سەردەمی ئیسلامدا کاتێک سوپای ئیسلام هێرشی بۆ ئەو ناوچانە بردووە لە بەڵگەنامەکانی ڕێکوتنی سوپای ئیسلامی لەگەڵ ئازەربایجاندا تەنها ناوی نەتەوەی کورد هاتووە. دواتر دوو میرنشینی کوردی سەرەکی ڕەوادی و شەدادی و چەند دەسەڵاتێکی تری کوردی بوونە میراتگیری هەمان بناغەی دەسەڵات لە ئازەربایجاندا. کورد لە ئازەربایجاندا حکومڕان و هێزی سەرەکی بوو و لە سەرچاوەکاندا میری ڕەوادی بە صاحبە ئازەربایجان یاخود خاوەنی ئازەربایجان ناوی هاتووە و میرێکیان تەنانەت خاوەنی کۆنترین پەرتووکە کە بناسرێت کە لە سەردەمی ئیسلامدا لەسەر مێژووی ئازەربایجان نووسێتی. واتە وڵاتەکەیان حکوم کردووە و مێژووەکەشیان نووسیوە. ئەوان بە هەموو جۆرێک خاوەنی وڵاتەکە بوون. بۆ جۆرە کورد لەو وڵاتەدا نەتەوەی سەرەکی بووە. هەر ئەو مێژووە دێرینەشە کە بووەتە هۆی ئەوەی لە سەرەتای سەدەی 20دا کوردستانی سوور لەسەر خاچی ئازەربایجان ڕابگەێنێت. لەبەرەوەی کە سەر ڕایهاتنی تورکەکان ئەوان نەتەوەی سەرەکی گرنگی وڵاتەکە بوون. ئەو گرنگێش بوو کە بووە هۆی دامەزراندنی کوردستانی سوور کە نیمچە دەوڵەتێک بوو بە زمانی کوردی تێدا دەخوێنرا. دواتر لە ڕێکەوتنی سیاسیدا لە نێوان تورکیا و رووسیا و تورکانی ئازەربایجاندا ئەو دەوڵەتە کوردیە لەناوبرا.
کوردستان مێژوویەکی دێرینی هەیە و هەر کاتێک دەست بۆ هەلایەنێکی ئەو مێژووە دەبین ئەوە جیهانێکی دەوڵەمەندی بەیەکەوە گرێدرا و دەکەوێتە ڕوو. دەوڵەتی مانایەکان بەشێکە لەو جیهانە دەوڵەمەندە بە تایبەتی کارە هونەریەکانیان کە یەکێکن لە نایابترین کاری هونەری ڕابردووی کوردستان. ڕاستە مێژووی دەوڵەتی باناییەکان بۆ 3000 ساڵ لەمەوبەر دەگەڕێتەوە، بەڵام ئەو مێژووە گرێدراو بووە بە ڕووداوەکانی دواتری. ئەم دەوڵەتە بەردەوام بووە و دواتر بووە بە بەشێک لە ئیمپراتۆریەتی مادەکان. ئەمجا کە یۆنانیەکان هاتن، ئەم دەوڵەتە بە ئاتەرپاسیان دەناسرا و تەنها دەوڵەتی ناوچەکە بووە کە سربەخۆیی خۆی هێشتۆتەوە. لە سەردەمی ئیسلامیشدا ئەم شوێنە بە ئازربایجان دەناسرا و بە درێژایی ئەو مێژووە کورد حکومڕان بووە لە ئازربایجاندا. تەنانەت ئەو مێژووە بە ڕووداوەکانی سەدەی 20میشەوە گرێدراوە. لە ڕاستیدا کوردستانی سوور هەر تەواوکەری ئەو ڕابردووە دێرینەیە کە لە مانیەکانەوە دەستی پێکردووە و بە قۆناغی جیاوازدا ڕۆشتووە و تا گەیشتۆتە سەدەی 20. زۆر لە نەتەوەی گەورە و ناسراوی ئەمڕۆ بە هیچ شێوەیەک هاوشێوەی کورد مێژوویەکی تۆکمە و دێرینی ئەوی نییە. سەرڕایەوە ئەو مێژووە لە ئێمە بزر کراوە. لە ئەنجامدا زۆر بەمان بەو مێژووە دەوڵەمەندە نائاشنای. بەرنامەی خۆناسین لە هەوڵی ئەوەدایە ئەو ڕابردووە دەوڵەمەندە بە خۆمان و نەوەکانمان بناسێنێت. ئەوەش بە ئامانجی ئەوەی کە خۆمان بناسین وەک ئەوەی کە بووین و هەین، نەک وەک ئەو ڕوخسارە شێواوەی کە بۆمان دروست کراوە. تا بەرنامەی تر خواتان لەگەڵ.